چەند سەد ساڵ بەر لە ئێستا پزیشکان ئەم ماسکەیان بەکارەهێنا لە کاتی چارەسەرکردنی نەخۆشەکانی تاعونە. تاعون ئەو نەخۆشیی کە بۆ هۆی مەرگی سەدان هەزار کەس و ئێستا مرۆڤایەتی و نەخۆشیە ناناسێ لە بەرەوەی ڕێگریکردن لێی ئاسانە. ئەم کۆتاڵقەی چارەش لە وەرزی دووەمی چارە تایبەتە بە شێرپەنجەکانی ژنان و مناڵبوون لەبەرەوەی کە دەکرێت هەر کەسێک لە پشتی ئەم ماسکەوە خۆی بشارێتەوە ئێمە وابزانین کەسێکی ترە. بە هەمان شێوە هەڵاوسانی سکی خانمان دەکرێت مەترسی بێت و نیشانەی شێرپەنجە بێت و خانمان پێی نەزانن. بۆ زانین زیاتر دەربارەی شێرپەنجەکانی کۆندامی زاوزەمێنە یەکشەممە کاتژمێر 7 ئێوارە بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بینەری چارەوە.